الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني برز لدريجي درسكاني شرح عقيدة طحاوي بيم خوش بيشو بسينا سرمتنكي نبزيك شي كرت لسرجياني إمامي الطحاوي رضا ورحمة إخواني لسربي لدرس راب اللباس ما كربتمان ناوي أبو جعفري أحمدي كوري محمدي كوري سلامية ك لمصر لدايق بو لصالي 238 هجري وصالي 321 هجري وفاتي كردووە کە دەکاتە 852 میلادی لەدایک بووە و 933 میلادی وفاتی کردووە کۆچی دوایی کردووە. ئیمامی طەحاوی لە گوندێک لە مصر لەدایک بووە کە ناوی طەحا بووە لە ئەلمینیا لە ساعیدی مصر. بدایەتی لەسەر وەکوبڵێ علمی وەرگرت و فقهی وەرگرت و لەسەر مەزهەبی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ و دوایە مەزهەبەکەی خۆی گۆڕیوە بۆتە حەنەفی تاوەکو لە دنیاش وفاتی کرد و چۆتە دەرەوە هەر لەسەر مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفەی بووە. بەڵام ئەو کتابەی کە تەئلیفی کردووە کە عەقیدەی طەحاویە کتابێکی زۆر مەشهورە و ئەتوانم بڵێم هەموو هەر چوار مەزهەبەکە ئەو کتابەیان قبول بووە و لەبەرەوەش تەماشا دەکەی بەبێ فەرق و جیاوازی مەزهەبی معاملە لەگەڵ ئەو کتابە دەکرێتن. لەبەرەوەی گە نەگوترابایە ئەو کتابە لەسەر مەزهەبی ئەبوو حەنیفەیە کە دەتخوێن یان کە دەیخوێنی ئەوە ناکەی. لەبەرەوەی لە لای ئێمە برا بەڕێزەکانی خۆم تەعەسسوبی مەزهەبی نابێ هەبێ و ئەو مەزهەبانە هەر یەکە و ئیجتیهاد و بیر و بۆچوونێکیان بە بۆ تێگەیشتن لە دەقەکان و لە خلافی کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد زیاتر خلافی فقهیان هەبووە، خلافیان نەبووە لە عەقیدە، خلافیان نەبووە لە شێوازی وەکو بڵێ عیبادەت و خواپەرستیەکان. بەڵام ئەو خلافە جوزئیەی کە بوویانە لە فقهدا برایەتی و خۆشەویستی و محەبەتەکەی وەلا نەناوە و لەبەرەوەش تەماشا دەکەی بەشێک لەو سەر مەزهەبانە یان ئەوە مامۆسای ئەویتر بوو یان ئەو قوتابی ئەویتر بووە. یعنی ئەو تەعەسسوبەی کە خەڵکێک ئەمڕۆ کە دەیبینی لەو سەردەمیوان نەبووە و وجودی نەبووە. بینە سەر یەکەم مەتن لە عەقیدەی طەحاوی. بسم الله الرحمن الرحيم. نقول في توحيد الله معتقدين بتوفيق الله إن الله واحد لا شريك له. دفرمين نقول يعني إما قسي مؤلفية إمام الطحاوية ضلين كدشلي ضلين يعني ما بستي بي هم بوخوي أو تصور بيرو بوسونيا وهم أو ما موستعاني كالخزمتي دا درسي خوين دوا ودرسيان بيقوتوا وعلمي لي ورقرتون. يعني أو كدلين نقول في توحيد الله يكم شد كإما باسي دا كينو دلين لتوحيد ليكتا برستي كقورترين خالة لجيان إنسان دا ما بستي أويك أو تاكا كسيكنية لو دس بيناك أو بيرو بوتشون تصورا أو بسلسلة بيجيوا أو ما مستانيوي كبوشي وازا التوحيد ويكتا برستيان لي حالي كردوا أوانيش لكم على خلقي دي كان وردتو لكم على ما مستايا دي كان تادا قريت وسر شي تادا قريت وسر بيغمبري خوا عليه الصلاة والسلام. بيغمبريش لشي ورقتو عليه الصلاة والسلام لجبريل، جبريل لشي ورقتو عليه الصلاة والسلام لخداي پروردگاروا تبارك وتعالى. لبروا زانستي يكتا برستي وتوحيد بسلسلەیەک داهاتووە کە پچڕانی تێدا نییە. ئەوە نییە بڵێ وەڵا خەڵکێکی تێدا بێ کە دیار نەبێتن.
فلان لە فلانی وەرگرتەوە فلان لە فلانی وەرگرت تا دەگەڕێتەوە لای خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا. برا بەڕێزەکانی خۆم، بۆ لە تەوحید و لە یەکتاپەرستی دەست پێ دەکاتن لەبەرەوەی کڕۆکی بابەتەکانە ئەسڵە ئەو شتێکی کە هەمووی فەرع. ئەگەر ئینسان ئەلێرانە بنچینەیەکی جوانی بۆ خۆی دامەزران، بنچینەیەکی چاچی هەبوو لە یەکتاپەرستی، خوای خۆی ناسی، کێشەی بۆ هیچ شتێکی دیکە دروست نابێت، کێشەی نابێت لەگەڵ حەڵاڵ و حەرامدا، لەبەرەوەی هەر شتێک کە خوا حەڵاڵی کردبێ ئەو پێی و ملتەزم دەبێ، هەر شتێک خوا حەرامی کردبێ پێی ملتەزم دەبێ و لێی دوور دەکەوێتەوە. کێشەی نابێت لەگەڵ زیندوو بوونەوە، کێشەی نابێت لەگەڵ بەهەشت و دۆزەخ، کێشەی نابێت لەگەڵ قەزا و قەدەر. ئەو شتانە هیچ کێشە بۆ ئەو ئینسانە دروست ناکەن ئەگەر ئەو ئەسڵەی تەواو و محکەم بێتن. ئەو جا دەفەرمێ نەقول في توحید الله معتقدین قەناعەت و بیر و بۆچوونمان وایە، دەفەرمێ بتەوفیق الله، یعنی مەبەستی چێ لێرانە، یعنی ئێمە کە هەڵگری عەقیدەی ئەهلی سوننە و جەماعەین، ئەوە یەکەم شت و ئاخر شت تەوفیقی خوایە کە خوای گەورە تەبارەک و تەعالا لە نێوان ئەو هەموو خەڵکەدا ئێمەی موەفەق کردوین، ئێمەی هیدایەت داوین بۆی کە ئەو عەقیدە پاک و ئەو عەقیدە ڕاست و دروستە تەبەننا بکەین یان تەبەنی بکەین. زۆر گرینگە ئەوە، یعنی کاتێک کە تۆ دەبینی لەسەر عەقیدەی ئەهلی سوننە و جەماعەی عەقیدەیەکی پاکت هەڵگرتووە، بزانە کە خوای گەورە تەوفیقی داوی. لەبەرەوەش ئینسان هەر ئیشێک کە دەیکاتن دەبێت داوای تەوفیق لە خوا بکاتن. ئەگەر خوای گەورە تەبارەک و تەعالا موفقمان نەکا، خوای پەروەردگار ئیشمان بۆ ئاسان نەکاتن، ئیشمان بۆ ئاسان نابێ. لەبەرەوە لە دوعایەکی پێغەمبەردا عەلەیهی سەڵاتو وەسەلام اللهم لا سهل إلا ما جعلته سهلا، خوا هیچ شتێک ئاسان نییە گەرە تۆ ئاسانی نەکەی. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ إن الله واحد لا شريك له. إن الله أو هيديك همويتيا مقدمة نقول في توحيد الله معتقدين بيرو باور مانوايا قناعات مانوايا بتوفيق الله كخواي پروردگار موفقي كردوين توفيقي بيداوين. إن الله واحد لا شريك له، كخواي پروردگار واحد، خواي پروردگار يكا تاكا ولا شريك له، وهيج هاو بشي چينين، هيج شريكي چينين، هيج هاو كوفي چينية. ليرانا شيخي الباني برحمت به دفرمي نفي شرك لخواي پروردگار تبارك وتعالى شوێنی خۆی ناگرێ ئیلا بە لادانی سێ زۆری شرک نەبێتن لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. یعنی کاتێک کە دەڵێ لێرانە إن الله واحد لا شريك له، کە خوای پەروەردگار تاکە و هیچ هاوکوف و هاو شەریک و هاو شێوە و هاو وێنەی نین، شەیخی ئەلبانی دەفەرمێ دەبێ ئەتۆ بێی نەفی شرک لە خوای پەروەردگار بکەی لە سێ بابەتی زۆر هەستیار، ئەو کاتەی ئەو مەتنە زیاتر ڕوون دەبێتەوە. یەکەمیان شرک لە ڕوبوبیەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، نابێ ئینسان لە ڕوبوبیەتی خوای پەروەردگار، پەروەردگاریەتی خوای پەروەردگار، مشورجێڕی خوای پەروەردگار، خاوەنداریەتی خوای پەروەردگار، نابێ لەوەی شرکی بۆ بڕیار بدەی. یعنی نابێت تەسەوڕت وابێ کە لەگەڵ خوا خالیقێکی دیکە هەیە، نابێت تەسەوڕت وابێ کە لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕازقێکی دیکە هەیە، نابێت تەسەوڕت وابێ لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قەناعەتت وابێ کە قووەتێکی دیکە، هێزێکی دیکە هەیە کە مشورجێر و سەرپەرشتی ئەو کەون و کائیناتە دەکات. ئەگەر ئینسان قەناعەتی وابوو کە تەنها خوا تەبارەک و تەعالا خالقە، بەدیهێنەرە و مرێنەرە و ڕازیقە و مشورجێڕە،
هەرچی کە ئەو صفاتانە هەن هەموو جێڕانەوە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەوە بەڕاستی ئینسان مرتاح دەبێت لەو دنیای. بۆ چونکە دەزانێت کە خالیقێکی بەدەسەڵاتی هەیە، خالیقێکی قادری هەیە، خالیقێکی بەڕەحم و بەبەزەیی هەیە، خالیقێکی کە مشورجێر و سەرپەرشتیاری ئەوە ئیش و کارەکانت ئەو دەکات. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. بەڵێن هیچ شتێکمان توش نابێ لەو دنیای مەگەر خوا تەبارەک و تەعالا بڕیاری دابێ. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ ئەگەر هەموو خەڵک کۆبێتەوە ئینس و جن بیانەوێت چاکەیەکت لەگەڵ بکەن، ئەگەر خوا تەقدیری نەکردبێ و چاکەیەت پێناگات. هەموو خەڵک کۆبێت و بیانەوێ زەرەرێکت پێ بگەینن، خوای پەروەردگار تەقدیری نەکردبێ بڕیاری نەدابێ ئەو زەرەرت پێناگات. کەواتە ئەوەی کە لە ژیانمان توش دێ لە خۆشی و ناخۆشی تەقدیری چێیە؟ تەقدیری خوایە. وە خۆشی و ناخۆشیش خوای پەروەردگار کە بڕیاری داوە لە بەرژەوەندی ئێمەدایە. ئەوانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خۆشیان بە قسمەت دەکا لە دنیا شەرت نییە کە خۆشی بوێن. بە مطلقی دەڵێم ها هیوایە خوای گەورە خۆشی دەوێ و خۆشیشی بە قسمەت دەکات. بەڵام ئاگامان لەوەی بێ خۆشی و ناخۆشی هەموو ئیمتیحان و ئیبتیلایە. یعنی کاتێک کە تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى، یعنی جاری وایە دەبینی مامۆستا بڕیاری دەدا هەموو خەڵکەکەی خەڵات کاتن، هەموو تەڵەبەکان خەڵات کاتن، لە ئەسنای خەڵاتکردنەکەی تەڵەبەی تەمبەڵیش یادەگەدایە کە مامۆستا پێی خۆشە چارەی نەبینی، بەڵام بڕیارێکی جەماعیە ئەوی شۆ بەردەکەویت. بەسکەنجین لێک جیاواز دەبنەوە لە کاتی ئیمتیحان و وەرگرتنەوەی نەتیجە و دەرەجەی. ئەو کاتێ تەڵەبەی تەمبەڵەکە خەڵات ناکرێتن، سەرنزش دەکرێت و لە شوێنی خۆ دەهێشترێتەوە. لە دنیادا خوای گەورە تەبارەک و تەعالا فەزڵ و بەخششی خۆی بەسەر هەموو خەڵکیدا دەڕژێنیت. وەجاری وا شێبرا بە ڕێزەکانی خۆم لایەنی سلبیەکەی کەمە بە سلبی تێدەگەین، نەخۆشی و ناخۆشی و خەم و خەفەت و ئەوانە، ئەویش هەر لەلایەن خواوەیە. قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. دیارە خوای گەورە نووسویەتی لە لەوح المەحفوظ کە ئەو شتانە دەبێت تووشی مەبن. بەڵام بزانە کە شەڕ نییە، بزانە کە خراپە نییە، بزانە کە خوای گەورە ڕقی لێنی لە تو. ئیمتیحانێکە دەوێت بەو نەوعەت ئیمتیحان کە بزان داخۆ لەوەش دەردەچی. لەبەرەوەی برا بە ڕێزەکانی خۆم ئیمتیحان جاری وایە ئەو کتابانەی کە تۆ ئیمتیحانی تێدا دەکەی لە دنیا هەندێکی ئاسانن وانە، بەڵام هەندێکی زۆر قورسن. یعنی ئەو قورسیەمە نەبێ مامەستا ڕقی لە تۆ بێتن، ئەوێ زەکا و زیرەکی تۆ تاقی کاتۆ بزانین داخۆت و چۆنی. ئیمتیحانەکانی خوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا وەلیلله المەثل الأعلى لەو شێوازن، لە هەموو بوارێکدا تاقیت دەکاتەوە بە خۆشی و ناخۆشی. ئەوجا خاڵی دووەم نابێ شرک لە ئولوهیەت و عبودیەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، ئولوهیەتی خوای پەروەردگاردا بڕیار بدەین. یعنی نابێ بەندایەتی غەیری خوا بکەین، نابێ ملکەتی ئەمر و فەرمانەکانی غەیری خوا بین، بە تایبەتی لە حەڵاڵ و لە حەرام. بە تایبەتی ئەمڕۆ برا بە ڕێزەکانی خۆم، ئەمڕۆکە لە مەسەلەی ئولوهیەتەکەی بە تایبەتی کە شەریعەتی خوای پەروەردگار حکمی پێ ناکرێتن و قانونی وەزعی لە شوێندان دراوە، ئیوایە وەکو دین معاملە لەگەڵ قانونی وەزعی دەکات، ئیوایە پێی بەدیلە بۆ قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. ئێوە شرکە، ئەو کابرا پێی لە دین دەچێتە دەرەوە. ئەوە جیاوازە کابرا بە موکڕەهی بە ناچاری تووشی وەزعێکی وادێ، بەڵام دەبێ بزانێت کە ئەوە نەوەکو قانونی خوایە و بشزانێ بە ناچاری تووشی ئەوەی بۆ کە خوا نەخواستا لە قەزیەکدا تەحاکم بۆ ئەو قانونەی بکات. لەبەرەوەش نەک هەر قانونی وەزعی برا بە ڕێزەکانی خۆم، یعنی بە تایبەتی تەماشا دەکەی ئەوانەی کە غلو دەکەن لە دوعاکردن و پاڕانەوە لە پیاوچاکان، لە ساڵحان، لە قەبر و لە مەرقەد و لە حتا لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام، حتا لە مەلایکەتانی خوا تەبارەک و تەعالا، ئەگەر غلووی تێکەوت
یعنی وای لێ هاتە بابی ئەوەی کە بەڤار و نافعی بزانێ بە زەرەر و زیان و قازانجی لەو بزانێتن کابرا تووشی شیرک بووە. بەڵام ئاگاتان لێ بێتن ئەوە ناکرێت بە مطلقی کابرا بڵێن وەڵام فڵان کەس سۆفێت و بڵێ وەڵام مشریکە. ئەوە دەبێ وەکو بڵێ لەگەڵی دانیشی قسەی لەگەڵ بکەی بزانی داخۆ تەسەووری چۆنە بزانی داخۆ ئەو شێوازی وەکو بڵێ ڕێزگرتنی لەو شێخەیان لەو مەرقەدە چۆنە بە شێوازێکە. ئەگەر تووشی شرک بوو دەبێ بۆی ڕوونکەیەوە دەبێ نسحەت و ئامۆژگاری کەی. ئیواهێ خواخوایتی یەک شرکێک وا بڵێ بڵێ کافر ئەی مرتەدە، ئەوە غەڵەتە. پێچەوانەی ئەو ڕەحمەتەیە کە خوا ناردوویەتی. لەبەرەوەش برا بە ڕێزەکانی خۆم دائیمەن ئینسان هەوڵدا وەکو بڵێ نەرمونیان بێ، هەوڵدا بە بەزەیی بێ، هەوڵدا دەستی خەڵکی بگرێ ڕزگاری کا لە دۆزەخ. نەک پاڵی پێوەنەی کە 15-20 مەترێکی ماوەت و پاڵێکی پێوەنی بڵێ بە زووتر بچیتە پێشەوە بچێتە ناو ئاگی. ئیوایە کەیفی خۆشە بۆی خەڵک هەر بباتە جەهەنەمی. پێغەمبەرمان وانە بوو عەلەیهی سەڵات وسەلام، ئیمامەکانمان وانە بوون ڕەحمەتی خۆیان لێ بێ، و خەڵکی باش وانیە. ئەو جا خاڵی سێیەم شرک لە صفاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، کە بەشێک لەو صفاتانەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە بۆ نمونە خوای پەروەردگار علمی غەیبی هەیە. ئەتوو بڵێ وەڵا فڵان کەسیش علمی غەیبی هەیە، یان دەسەڵاتی خوا بڵێ وەڵا فڵان کەسیش هیچی کەمتر نییە لە خوا تەبارەک و تەعالا، لە دەسەڵاتی خوا مەعاذ الله. لەبەرەوە ئاگاتان لێ بێ برا بە ڕێزەکانی خۆم، صفاتی خوای پەروەردگار وەکو صفاتی مەخلوق نییە، نە لە کەیفیەتەکەی نە لە کەمیەتەکەی. چکە صفاتی خوای پەروەردگار تەحدید ناکرێتن، هیچ شتێک نییە بربەست بێ لە جێبەجێکردنی ئەو صفاتانەی خۆی کە بیەوێتن، بەڵام مەخلوق وانە. لەبەرەوە ئەو سێ خاڵە برا بە ڕێزەکانی خۆم ضرورە ئینسان ئاگای لێ بێتن بۆ ئەوەی کە معاملە بکاتن کە ئین الله واحد لا شەریکە له. ئەگەر گەیشتینە ئەوەی کە ئەو عەقیدە و بیر و باوەڕ و ئیمانەمان دامەزرا، ئەو جا دەفەرمێ وەلا شەیئە مثله، هیچ شتێک وەکو خوا نییە، لە مێشتی خۆتی بینە دەر. ئەو شتانەی کە دەیبینی کە شەیئن کامەیەکێکن بەشێکین لە شەیئەکەی، ئەستێرە و مانگ و ڕۆژ شەیئن، شەو و ڕۆژ شەیئە، دار و بەرد شەیئە، بەحرەکان شەیئن، هەرچی کە مەخلوقە شەیئە. دەفەرمێ وەلا شەیئە مثله، خوای پەروەردگاریش دەفەرمێ لەیسە کەمیثلیه شەی، هیچ شتێک وەکو خوا نییە. قەت مەخلوق دەرک بە خالق ناکات، ئەمە مەخلوقی، دار و بەرد مەخلوقە، جنۆکە مەخلوقە، مەلایکەت مەخلوقە، ئەستێرەکان مەخلوقن، هەموو کەون و کائینات مەخلوقە. چێ خالقیەتی خوا؟ خوا دەرک بە مەخلوقاتی خۆی دەکا، بەڵام مەخلوقات دەرک بە خوا ناکات. لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری کردوین کە فکر لە بیر لە مەخلوقاتی خوا بکەینەوە و بیر لە ذاتی خوا نەکەینەوە، بین فکر لە ذاتی خوا بکەینەوە چۆنە و چۆن نییە و تەماشەی دەسەڵاتەکانی خوا بکە، تەماشەی مەخلوقاتی خوا بکە، تەماشەی شوێنەواری ڕەحمەتی خوا بکە، خوای پەروەردگار دەناسی. خوای گەورە عاقبەتمان خێر کاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.